عود لبي خاتون سلااو لە تۆش حیاتی بەخێر بێ. زۆر سپاس بە قوربان خاتون جان لەکوێوە هاتووی بۆ فامیلی مۆڵت پێ چۆنە؟ والله ئەمە لە شاری دهۆکەوە هاتووم بۆ خۆمەڵ خەڵکی شاری هەولێرم بەس حسابکە دوو ماڵمان هەیە ماڵک لە دهۆک و ماڵک لە هەولێر و ئێستا هاتینەوە ماڵەکەی هەولێرمان و هاتینە فامیلی مۆڵ ئەوڕۆ کە پاشی خەڵکی ئەوێ یان باوکت هیچیان پیاوەکەم خۆشی بە قوربان سپاس ناوی تۆ چییە؟ شیلان حەمەد. خاتو شیلان چ پیشەی چ کارێ ڕۆژانە بەچێوە خەریکی؟ ئەمن پزیشکی تایبەتمەندم تیشک و سۆنار ئەشعە و سۆنار بە عامەکەی خۆمان و زیاتر لە بواری نەخۆشیەکانی مەمک ئیش دەکەم وەکو زەرعی مەمک و سۆنار و مۆمۆگرافی ینی ئەشیعی مەمک ئەو مەسەلانی کە تایبەتمەند بە خانوانەوە. زۆر باشە پیشەکەت پیشەیەکی مرتاحە لەگەڵی مرتاحی لەگەڵ ڕەمەزان و ماندوود ناکە؟ ناوەڵات چونکە پیشەکە بۆ خۆم زۆر حەز دەکەم یعنی فەرق دەکات تو پیشەکە خۆت حەزت لێبی یان پیشەکە ئیجبار بکری لەسەری من پیشەکە زۆر حەزم لێتی الحەمدلله و مرتاحم و بەخۆی حالەتێکی ئەوها طارئ نییە بابرین کە مثلا شەوان هەرمان بستێنن برێن وڵی نەخۆشەکەیە و پێویستی بە مثلا ئەشیعی مەمکە نا یعنی کۆڵد کەیسن کەمە بە لغەی علمی المهم ئەمە بتوانین ئیشی خۆمان بکەین و مرتاح بین و نەخۆشەکانیش مرتاح بن لە گەرمان. الحەمدلله زۆر باشە. دکتۆرە شیلان جان سەلامەت بێ لەناو ئەو بەشەی کە خۆت کاری تێدا ئەەکەی هیچ شتێکی خۆش هیچ شتێکی ناخۆش هەیە کە ڕوبەڕۆی تو بوو بێتەوە بۆ نمونە لە زەینی خۆت مابێتەوە بڵێ من ئەو شتم بیر ناچێتەوە لە حیاتم؟ وڵی شتی خۆش هەیە و شتی ناخۆشش هەیە بەنسبەت من کە ئێستا لە ئیش دەکەم لەسەر نەخۆشیەکانی مەمک زۆر خۆشەکە دەبینم نەخۆشەک هاتی تەلام گرێکی هەبووە و بزەڕعی لۆ دەکەم الحەمدولله هەست دەکەم کە تەمەشا دەکەین نەتیجەکە خاوێنە ئەوە خۆشترین دقەیە کە بەسەرمدا و بەسەریشم هاتیە و نەخۆش دێت ینی لە باوەش دەکەم ئەمن زیاتر ینی مرتاح دەبم. ئەوانی دیکەش کە ناخۆشە بەڕاستی نەخۆش هەیە زۆر بە تەخیر هاتیە خاوەنی چەند منداڵەکە کە زۆر زەحمەتە کە مثلا داکی ینی عمودی ماڵێ وانە فهاتیە مثلا تأخير هاتیە تەمەشا دەکەم نەخۆشیەکە لە ناو هەموو جسمی بڵاو بوویتەوە ئەمەلی زۆر کەمە فەوە بەڕاستی زۆر ناخۆشە و گەلک حالەتی ئەوهام هەیە و لە فکریان ناکەم. ئارێ وەڵڵا والله دکتۆرە تۆ قسە زۆر خۆشە. حیاتی مەمنون قوربان. شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ یعنی وەکو چی؟ نەرەی گۆرانی ما گۆرانی گۆرانی نازانم بەس جێ ڕادەگرم. حەز لە چ گۆرانیە؟ والله حەزم لە گۆرانی قەدیمەکانە بەڕاستی عەرەبی بی کوردی بی قديمة يعني كي كردية قديم به مسهري خالقي شو قرانك ما بنالي نازانم يعني لبرمنية ويعني حزة كم من استمتع ده كم بس جيب قرم بس حزة جوي قرتنا أري والله خاوني شلون من ضال سي من ظالم يا اخواتها ما ادري ايش بنخلد نستني ان شاء الله حبيبتي بس باشا بام بسعر لكم باشا خير بي سؤالي آسان لك الله يا كم جار چەند نوێژ فەرز کرا لەسەر موسڵمانان؟ بدایەتی لە ئاسمان کە نوێژ فەرز کرا 50 نوێژ بوو. والله دکتۆرە کەشمان زیرەکیشە بەس پاشان وردە کەم کراوە بە قوربان مەمنون حەبیبتی سپاس گیانێکم پاشان یعنی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گەڕاوە لە ڕێگا طبعا لە ڕێگا لە حەد ئاسمانەکان گەیشتێک لە پێغەمبەرەکانی تر گوتی نەخێر گەلک زۆرە ئومەتەکەت پێی ناکرێ 50 نوێژ 50 جار یعنی بڕۆ کەمکەوە ئەوە بوو کەم کراوە کرا 5 فەرز. ممنون قوربان زۆر سپاس ممنون حیاتی خۆشحاڵ بووین والله منیش خۆشحاڵتر پەیامێکیش با بۆ خەڵکی دهۆک ئەس گەلک حەج دهۆکێت کەم حەج خەلکەوات کەم و دایما سەربەرزم و خزمەتەوە بکەم و ڕەمەزان هەوا هەمیە پیرۆز بێت. جماعتي دهوك وبعدين ممنون قربان سپاس قالك بخير بين حياتي سرچاوا خلاطكم تبدا بس خلاطيش چیا بزاني لا فاميلي صالون تو دتواني بچي كاركاني خود لبه بكي هر لنا فاميلي مولا اوش خلاطي اندور جيما هر لنا فاميلي مولا بو من دالكان بچن كاتكي خوش بس زور باشا ممنون دستكانت خوش بي زور بي خوش حال بوم حياتي مني ثانك يو فيري ماتش سرچاو